لە نێوەندی ناڕزاییە نێونەتەوەییەکاندا بەرامبەر هێرشەکانی تورکیا بۆ سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ شاندێکی سەرۆکایەتی دەنێرێ بۆ تورکیا و ڕێکەوتنێک بۆ ئاگربەز لەگەڵ تورکەکاندا مۆر دەکات. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری ئەم هەفتەیە چاوی واشنگتن تەرخان دەکەین بۆ باسکردنی ڕاهەندەکانی ئەو ڕێکەوتنە کە بەشێک لە چاودێر و شیکەرەوە زیاتر بە یادداشتێکی لێکتێگەیشتن ناودێری دەکەن وەک لە ڕێکەوتن. یەک هەفتە پاش ئەوەی هێزە سەربازیەکانی تورکیا چوونە ناو سووریەوە، تورکیا و ئەمریکا لەسەر ئاگربەست لە سووریادا ڕێکەوتون کردە لەشکریەکانی تورکیا بۆ 120 کاتژمێر ڕادەگیرێن و ئەمریکا کار ئاسانی بۆ کشانەوەی یەپەکە دەکات لەو ناوچەیەی هەرێمی پارێزراو. هەرکە ئەوەش تەواو بوو ئەوە تورکیا ڕازیە بە ئاگربەستی هەمیشەیی. بیریشمان نەچێت کەم نین ئەوانەی لەو بڕوایەدان ئەو ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا پشتکردنە کوردە و دەشڵێن وەک زۆر جاریتر ئەمریکا کوردی بە تەنیا جێهێشتەوە لەو ناوچەیەدا. بەڕێوەبەرایەتیمان لە پەیوەندیدایە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتدا و دەستیشمان کردووە بە کار ئاسانیەکان بۆ کشانەوەیەکی پارێزراو لەو نزیکەی 32 کیلۆمەترەی وەک هەرێمی پارێزراو دانراوە لە ناو سووریادا، واتە باشووری تورکیا. ئەمریکا وەها خۆی نابینێ پشتی لە کورد کردبێ، بەڵام وەک گەورە کاربەدەستانی بەڕێوەبەرایەتی جەختی لێ دەکەنەوە هاوکاتی دۆستایەتیەکان پاراستنی هاوسەنگیەکانیش بۆ واشنگتن گرنگە. ئێمە لەو بڕوایە داین دانیشتوانی کورد لە سووریا کە پەیوەندیی باشمان هەیە لەگەڵیاندا بەردەوامیش وەک خۆی دەمێنێتەوە. ئەمریکا هەمیشە سپاسگوزارە بۆ هاوپەیمانی بوونمان لەگەڵ هەسەدەدا و بۆ شکست پێهێنانی داعش، بەڵام بڕواشمان بە گرنگی بەهای هەرێمی پارێزراو هەیە بۆ هاوسەنگی لە نێوان سووریا و دانیشتوانی کورددا، هەروەهاش سنووری تورکیا. هەر بۆیەشە ئێمە زۆر لە نزیکەوە کاری لەسەر دەکەین. بەڕێوەبەرایەتی ئەمریکا بە گەشتبینیەوە لەو ڕێکەوتنە دەڕوانێت و دەڵێت لەگەڵ هەوڵە زۆرەکاندا ئەو کێشانە هیچ چارەسەریەکیان نەبووە و بە دووریشی نازانێت ئەم ڕێکەوتنە پەرەسەندنی تریشی بەدوادا بێت. بەری خۆشحاڵم دەمەوەی سوپاسی سەرکردگان بکەم، دەمەوەی سوپاسی هەموو ڕێبەرانی کورد بکەم. زۆر کەس بە شێوەیەکی نائاسایی لەم قەیرانەدا بوون و زانیان بەو شێوەی کاری لەسەر دەکەن هیچ ئەنجامێکی ناویێت. ئێمە زۆر خۆشحاڵین بەو شێوەی کرا کە زۆر سەرکەوتوانەیە. لە ئایندێکی نزیکدا هەندێک شت ڕوودەدەن زۆر ئەرینی دەبن. ئێستا خاستێکی باش هەیە لای تورکیا و لای کورد و هەموو ئەو لایەنانەی لەم پرۆسەیەدان خەڵکێکی زۆر بەشداریان هەیە. هەر چۆنێک بێت لە دوانەکانی گەورە کاربەدەستانی تورکیا هەمان ئەو جۆرە خوێندنەوەی ئەمریکایان تیادا بەدی ناکرێ بۆ ڕێکەوتنەکە. داواش دەکەن ئەمریکا وابەستەی خۆی بە بەندەکانی ئەو ڕێکەوتنەوە بەجێبگەێنێت. ئەگەر ئەمریکا پەیمانەکەی خۆی بەجێ بگەێنێت کاتێک 120 کاتژمێرەکە تەواو دەبێت ئەوە کێشەی هەرێمی پارێزا و کۆتایی پێدێت. بەڵام ئەگەر ئەو پەیمانە بەجێ نەگەێنێت ئەوە کردە لەشکریەکەی کانی ئاشتی لەکوێ داوەستا لەوێوە دەست پێ دەکاتەوە و بە سووربوون و پێداگیریەکی زیاتریشەوە. هاوکاتی ئاڵۆزبوونی ڕەوشی کورد لە سووریادا بەهۆی هێرشەکانی تورکیاوە دەواازەی وتوێژ لەگەڵ حکوومەتەکەی بەشار ئەسەددا کرایەوە و لەشکری سووریاش بەرەو ناوچە سنووریانە چوو کە لەژێر کۆنتترۆڵی هێزەکانی سووریای دیموکراتدا بوون. هەسەدە دەڵێت ئەو هەنگاوەیان بە ئاگاداری ئەمریکا بووە. في چرچبه دەگوت ئەم نەردژینە، یعنی بە خەباتێکم بە ڕێژیمە سووری ڕە دەکەن بە رووسا دەکەن ji bo welatê xwe biparêzînin axa xwe biparêzînin em dijî vê nînin em destek dikin asla yek mesajek jî ev bû biryarê ku me girtine we biryar wesa ew kir yanî ga mehne dinekî em ev dinekî ber ku wecibê xwe re nebûn ber me. بەر لەو ڕێکەوتنە واشنگتن سزای سەپاندە سەر سێ وەزیری حکوومەتی تورکیا و تا کاتی ئامادەکردنی ئەم بەرنمەیەش هێشتا کۆنگرێسی ئەمریکا بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ سەپاندنی سزا بەسەر تورکیادا. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دکتۆر مەروێ تاهرۆغلو پسپۆڕی کاروباری سیاسی تورکیا دەکات. دکتۆر مەروێ ڕێکخەری کاروباری تورکیا لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دیموکراسی و پێشتریش مەروێ لێکۆڵەری باڵا بووە لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراسیەکان. دکتۆر مەروێ سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە چ شتێک کەم و کوڕە لەم ڕێکەوتنەی نێوان ئەمریکا و تورکیادا؟
Well, Balan, thank you for having me again. It's always a pleasure. The problem with this... سپاس بڵێن بۆ میوانداریەکەت و هەمیشە خۆشحاڵم. کێشەی یەکەم لەم ڕێکەوتنەدا ئەوەیە ڕێکەوتنێکی ڕاستەقینە نییە تا ئەو جێگای هەردوو لایەن واشنگتن و ئانکارە ناتوانن لەسەر پێناسەی خودی ئەو ڕێکەوتنە هاوڕابن. ئەمریکا بە ئاگربەز ناوی دەبات و تورکیاش دەستبەجێ ڕەتی کردەوە کە ئاگربەز بێت تەنانەت وهاشی دانە ناوە هەڵپەساردنی شەڕەکانیش بێت. لە ڕاستیدا ئەوەی ئەمریکا کردی هەوڵێکە بۆ کەمکردنەوەی زیانە جانیەکانی یەپەگا لە ئاکامی کردە لەشکریەکەی تورکیاوە و ڕاگررتنی پێشڕەوی تورکیا بۆ چەند ڕۆژێک بە مەبەستی کاراسانیکردن بۆ کشانەوەی یەپەگە لەو ناوچانە. لێرەدا ئەگەر سەیری مەبەست و ئامانجە گەورەکەی تورکیا بکەین لە سووریادا دەیبینین تورکیا هەرچیەکی ویست بەدەستی هێنا لە سەروی هەمویانەوە تێکدانی بەڕێبەراتی خۆسەریە کە بەڕێبەراتی کووردە. هەرکە لەشکری تورکیا چووە ناو سووریاوە بەو ئامانجەوە هێرشی کرد. ئێستاش ئەمریکا دەیەوێت ڕووی خۆی وانشان بدات کە ئەمە هەڵەیەکی گەورەی کۆشکی سپی نەبووە. بەڵکو ڕێکەوتن هەبووە و بە پلەی دوو هەمیش وەگوتم بۆ کەمکردنەوەی زیانەکانی هەسەدە بووە. لەگەڵ هەموو ئەمانەی کە باسی کردن خاڵێکی کەش گرنگە قسەی لەسەر بکرێ گیانبینی یاخو پێناسەکردنی تێرۆریزم لە لای تورکیا و لە لای ئەمریکایەکانیش جیاوازە. تورکیا یەپەگە بە ڕێکخراوێکی تێرۆریستی سەر بە پەکەکە دادەنێ لە کاتێکە ئەمریکا یەپەگە بە هاوپەیمانێکی سەرەکی خۆی دادەنێ لە ناو سووریادا. بەڵێ وایە کێشەی پێناسەکردنی تێرۆریزم کێشەیەکی زۆر درێژخایەنە. کاتێک ئەمریکا کاری دەکرد لەسەر جیاکردنەوەی یەپەگە لە پەکەکە لە ڕووی یاساییەوە ئیتر هەر لەو کاتەوە ئەم کێشەیە دەستی پێکرد چونکە هێشتا پەکەکە لە لیستی تێروری ئەمریکادایە. واشنگتن نەیدەتوانی ڕەوایی بدات بەکارکردنی لەگەڵ یەپەگەدا ئەگەر ئەو جیاکردنەوەی نەکردبایە. هەر لە سەرەتاوە تورکیا ئەو جیاکردنەوەی ڕەت کردوتەوە. ئەگەر سەیری سەرۆختی سەرۆک ئۆباماش بکەین لە ساڵانی 2014 و 15دا کە بە گرنگی دەزانم وە بیری بینەرانی بهێنینەوە چونکە زۆر کەس ئەوەیان لەبیر چۆتەوە لەو کاتەدا سەر و سەودامان لەگەڵ کێشەیەکی تردا دەکرد. تورکیا لە دانوساندنی ئاشتیدا بوو لەگەڵ پەکەکەدا. هەروەها تورکیا بە شێوەیەشی تر ماملەی لەگەڵ یەپەگە و پێیەدەدا دەکرد و کاربەدەستانی ئەو دوولایەنەی بە فەرمی بانکشتی ئەنکارە کردبوو بۆ وتوێژکردن. ئەوە ئەو سەروەختە بوو کە تورکیا و ئەمریکاش هەوڵی جیاکردنەوەی پەکەکە و یەپەگەیان دەدا. بەڵام داڕمانی هەوڵەکان بۆ ئاشتی لە تورکیا وهای کرد واشنگتن و ئانکارە لەم دۆسیەدا تەواو جیاواز بن لە یەکتر. بەڕای تۆ ئەم ڕێکەوتنە سەرکەوتنە بۆ ئەمریکا و بۆ تورکیا ژیاخ و تورکیا براوەی یەکەمە لە ڕێکەوتنێک کە پێشتر مۆریان کرد بۆ ڕۆژی سووریا. Yeah, not at all. I mean, this was entirely the US concession to Turkey. The US. بەڵێ بەگشتی ئەم ڕێکەوتنە لە بەردانواندنی ئەمریکا بوو بۆ تورکیا. ئەمریکا پاشەکشەی کرد لە سیاسەتەکەی بەرامبەر سووریا کە سیاسەتێکی لەرزۆک و نادیار بوو. کەسیش نەیدەزانی سیاسەتی ئەمریکا بۆ سووریا چییە. هەرچەندە واشنگتن هەوڵی بەردەوامی هەبوون لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە چوارچێوەی پرۆژەی هاوبەشی ئەمریکا و هەسەدەدا. جا ئەمریکا ئێستا بە تەواوەتی پشتی کردە ئەوەی لە سووریادا هەیبوو. دانی بەڕوانینی ئەردوغان ناوە بۆ سووریا. هەر بۆیە دەڵم ئەوە ڕێکەوتن نییە چونکە هیچ لە بەردانواندنێکی تورکیای تێدا نابینین لە سۆنگەی ئەو ئامانج و مەبەستانەی هەیەی. تەنانەت لە بەردانواندنیشی تیان نییە لەو هەڵوێستانەی تریشیدا بەرامبەر بە ناوچەکە. جا لێرەدا تورکیا سەرکەوتووە بە تایبەتی کە دەبێت یەپەگە بشێشیتەوە بەپێی ئەو ئاگربەستەی تورکیا و ئەمریکای کۆکردەوە. هەروەکو لە پێشەکیەکەشە ئەمەژەم پێکرد ینی گلەی زۆرە بە تایبەتی لە ناو کوردیشە کە ئەم ڕێکەوتنە دژ بە کورد بووە و کورتیایدا سەرکەوتون نییە. تۆ چی دەڵێی کورد سەرکەوتووە لەم ڕێکەوتنە یا ڕەوشی کورد چۆن دەبێت دوای ئەم ڕێکەوتنە؟ Well, the curves of a lot, I think, show, especially in Syria and in Iraq, in the fight against ISIS. پێم وایە کورد زۆر شتی نیشانداوە بە تایبەتیش لە سووریا و هەروەها لە عێراقیشدا لە شەڕی دژی داعشدا. بەڕاستی ڕۆڵەکی قارەمانانەی هەبوو. کورد لەمەدا خاوەنی سەرمایەکی زۆرە. بە هەمان شێوە لە بواری سیاسیشدا ئەوەی کورد لە سووریادا دەیکات لەوە تا قەیرانی سووریا دەستی پێکردووە لە بواری خۆبەڕێوەبردن و ڕێگەگرتن لە دروستبوونی بۆشایی ئاسایشتی لە ناوچەکاندا و دڵنیابوون لەوەی خزمەتگوزاریە بنچینەیەکان بەردەوام دەبن و چەندێک بتوانرێ ژیانی ئاسایی بەردەوام بێ.
پێم وایە ئەوە دەستکەوتەکی زۆر زۆر گرنگە بۆ کورد بەڵام لە هەمان کاتدا ئەم ڕێکەوتنە پاشەکشەیەکی گەورە دەبێت بە کورد چونکە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە کورد سیاسەتێکی نابەرپرسانە بوو لەو ڕوانگەیەوەی کاتێک حەسەدە دەبێتە هاوبەش لەگەڵ ئەمریکا لە بەرەنگاربوونەوەی داعشدا ئەوە کورد دادەبرێت لەگەڵ لایەنەکانی تردا بە ڕژێمەکەی ئەسەدیشەوە هاوبەش بوون لەگەڵ ئەمریکادا بۆ کورد وە قمارێک وابوو چونکە ئەو هەستەی دژە ئەمریکا هەبوو وەرچەرخا بۆ هەستی دژە کورد لە لای لایەنەکانی تری ناو سووریاوە هەر بۆیە ئێستا کە ئەمریکا دەستبەرداری کورد دەبێت دەبینیت دۆستێکی کەمیان ماوە بتوانن پشتی پێ ببەستن چونکە لایەنە بەهێزەکانی ناو سووریا وەها لە کورد دەڕوانن کە هاوپەیمانی ڕژێمێکی ئیمپریالیست بوون بۆ پارچە پارچەکردنی سووریا جاشتەکان لە هەردوو لاوە بەرەو خراپتر دەچن. بابزانین لەم ماوەیە ئەوەتەی ئەم ڕێکەوتنە مۆرکراوە پێشێلکاریەکان چی بوون و چۆن بوون و لێکدانەوەکان چیە لە سەریان ناتوانرێت بگوترێت لەو ڕۆژەوەی ڕێککەوتنی ئاگربەست مۆرکراوە ئیدی ڕەوشەکە ئارامە و شەڕوەستاوە نەتەوە یەکگرتوەکان دەڵێت لە ناوچە هەرە هەستیارەکاندا کێشە هەبوون. لە دوای هەژدەی مانگی دۆ و ڕاگەیاندنی ئاگربەست ئۆفیسی ڕێخستنی کاروباری مرۆیی دەڵێت لە زۆربەی ناوچەکاندا ڕەوشەکە بەگشتی ئارامە تەنها ئەسەرێکانی نەبێت لەوێ یەکەم ڕۆژی ئاگربەست تۆپباران و تەقا بەردەوام بوون. سەرۆکی تورکیان نکوڵی دەکا لەوەی هیچ ڕووداوێک ڕوویدابێت و سەرچاوی زانیاریەکانیشی گەورە کاربەدەستانی لەشکری تورکیایە. لەگەڵ وەزیری بەرگری خۆمدا قسەم کردووە و باسی کرد کە کشانەوەکان دەستیان پێ کردووە بەڵام بێگومان یەکێک لە بەندەکانی ئەم ڕێکەوتنە ئەوەیە ئێستا هێزەکانمان لەو ناوچەیە ناکشێنەوە سەربازەکانمان لەوێ دەمێننەوە تا دەبینین ئەو ڕێکخراوە لەو ناوچەیە کشاوەتەوە یان نا ئەو هەواڵانە هەمووی مەزەندەکردن و چاواشەکاریە تکایە با سەرنج نەدەینە ئەو هەواڵە چاواشەکاریانە بە ئەم هەنگاوەی ئێستامان بەهێز بکەین. بەڵام کاربەدەستانی تورکیا دەڵێن بەڵێ شەڕەتەقە ڕووی داوە هاوکاتی ئەو 120 کاتژمێرەی بۆ ئاگربەست دانراوە تورکیاش کاردانەوەی هەبووە نەک ئەوەی پێشەلکاری کردبێ لە بەندەکانی ئاگربەستدا. ژمارەیەک ڕووداو هەبوون لەوە تای ڕۆژی هەینیەوە تا ئێستاش هەر هەن لە ڕاستیدا یەپەگە ژمارەیەک پێشەلکاری کردو و تەقییان لە سەربازەکانی ئێمە و لە سەربازەکانی لەشکری سووریاش کردووە ژمارەیەک هێرشیان کردووە ئێمەش لە چوارچێوەی داکۆکی لە خۆکردن وەڵاممان داونەتەوە. نەتەوەیە گرتووەکان چەند جارێک ئاماژەی بەوە کردووە ئەو پێکدادان و بردومانانە دەشێ هێندەی تر ڕەوشی ئەو ناوچانەی بە هەستیار ناودێریان دەکات ناجێگیر و ئاڵۆستر بکات و ببنەوە مایەی ڕووداوی تری نەخوازراوە. ئەو هەواڵانەمان پێگەشتووە کە وێڕای ڕاگەاندنی ئاگربەست یان ئەوەی هەندێک ناوی تری لێدەنین و پێی دەڵێن هەڵپەساردن بردومان و هەروەها جارجارێکیش پێکدادان ڕوویانداوە و بەردەوامیشن لە دەوروبەری سەرەکانی هەرچەندە ڕەوشەکە لە شوێنەکانی تر ئارامە. دکتۆر مەڤێ من ئەتوانم بڵێم سەرم لێت یەکشووە ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێ هیچ ڕووداوێ ڕووی نەداوە دەم ڕاستەکەشی دێ دەڵێ نەخێر ڕووداو هەبوون و تەقە کراوە و نەتەوە یەکگرتوەکانیش باز لە تۆپباران دەکا خەڵک بڕوا بە چی بکە؟ بڵێ ئەمە پرسیارێکی زۆر قورسە کاتێک سەیری پێشێلکاریەکان دەکەین لەم هەڵپەساردنەدا یان لەم ئاگربەستەشدا یانیش هەرچیەکی ناوی لێ دەندرێت زۆر زەحمەتە دەستنیشان بکرێت و ئەمەش دەگەڕێتەوە بۆ خودی ڕێکەوتنەکە چونکە ناکرێت ڕێکەوتنێکی ئاوا بکرێت پاش چەند کاتژمێرێک لە دەستپێکردنی شەڕ بێگومان شەڕ هەر دەمێنیت چونکە گەر سەیری یەپەگە بکەین بێگومان وەڵام و پەرچەکرداریشیان دەبێت ئەمە بێ لەوەی چەند کارکتەرێک هەن لەوێ لەشکری سووریاتەیە ڕووسیەکان لەوێن ینی هەرتەنها لەشکری تورکیانە چەکداری سەر بە تورکیاشت هەن کە زۆر قورسە کۆنتترۆلی ڕفتارەکانیان بکرێت هەر بۆیە زەحمەتە بگوترێت پاش ئەو هاڕێکەوتنێک هەموو شتێک ئارام دەبێتەوە ئەم جۆرە ڕازیاوازانە دەمێکە هەیە تورکیا دەڵێت یەپەگە هێرشی کردوتە سەر وڵاتەکەی و یەپەگە نیکۆڵی لێ دەکات زۆر زەحمەتە ڕاستیەکە بزانرێت بەهۆی ڕەوشی میدیا لە تورکیادا سەرکوتکردنی میدیا هەیە لە تورکیادا و حکوومەت کۆنتترۆلی تەواوی میدیای کردووە لەبەرەوە لەم کاتەدا ناتوانرێت هیچ زانیارێکی لە تورکیاوە دەردەچێت پشڕاست بکەینەوە ناتوانرێت ڕازگۆیی ئەو زانیاریانە پشڕاست بکرێنەوە هەر بۆیە ئەو هەموو سەرلێکتکتونە هەنێستا یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە
کێ دەتوانێت ئەم هەموو هەواڵانە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریاوە پشت ڕاست بکاتەوە؟ رووسایە، ئێرانە، لایەنەکانی ترن کە کورد لەوێ نەمێنێ چۆن دەتوانرێت پشت ڕاست بکرێتەوە بە کورتی ئەمەم پێ بڵێ؟ Well, yeah, there are no actors that are reliable, really. بەڵێ هیچێک لەو کارکتەرانە متمانە پێکراو نین بە تایبەتیش کاتێک ئەمریکا چرای سەوزی بۆ هێرشە هەڵکرد زۆرێک لە ڕێکخراوە ناحکومیەکان و ڕێکخراوە مرۆڤیەکان لەو ناوچانە کشانەوە و ئەمەش وەهای کردو پشتڕاستکردنەوەی زانیاریەکان قورس بن. کاتێک سەیری ئەو ناوچانە دەکرێت تورکیا داگیری کردوون تەنانەت دەرفەتێکیش نییە ڕۆژنامەنووسان و پەیامنێرانی نێونەتەوەی بۆ ڕووماڵکردن بچنە ئەو ناوچانە و یانیش بتوانن راپۆرتی متمانە پێکراو بدەن. ڕاستە ئەو ناوچانە شەڕی لێ هەن بەڵام بەتایبەتی بەهۆی تورکیاوە و هەروەهاش ڕۆڵی رووسیا و ئێرانیشەوە قورستر بووە چونکە جێی متمانە نین کاتێک دێتە سەر باسکردنی ڕەوشەکە. بەڵێ سەرچاوەیەکی باش بۆ ڕاگەاندنی زانیاریەکان نییە. بەڵام وێنە و دیمەنێکی زۆر دەبینین کە خەڵکی سیڤل دەینێرن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریاوە و بەش بە حاڵی خۆم بڕوا و متمانەم بەوان هەیە. ڤیدۆکانیان نیشانی جیهانی دەدات ئەم هێرشانە چەندە لەسەر ژیانیان کەوتووە. بۆ خۆ دەزانی تورکیا بیانی یەکێ لە هۆکارەکانی ئەم هێرشەی کە دەیکات دەیەوێت هەر خۆی وەکو پاسەوانێکی لێبێ بەسەر ئەو هەرێمەی کە باز دەکرێت پێی دەگوترێ هەرێمی پارێزراو. پێ دوایە ئێستا کاتی ئەوەیە کە کۆمەڵگەی نێونەتەوەیی بچێتە ناوەوە بە هێزێکی زیاترەوە و ببێتە چاودێر بەسەر ئەو هەرێمە پارێزراوەوە. ئەمە ئەو شتەیە ئەمریکایەکان دەیخوازن و هەروەها هەسەدەش پێشنیازی کردووە هەر لە سەرەتای دەستپێکردنی وتوێژەکانی بەڕێوەبەراتیەکەی ترامپەوە لەگەڵ کاربەدەستانی تورکیادا. لە ساڵی 2017 کاتێک بەڕێوەبەراتی دەست بەکار بوو ژمارەیەک لەژنە پێکێنران لەگەڵ تورکیادا بۆ دانوستاندنکردن لەسەر ئەو بیرۆکەیە تا هێزێکی نێونەتەوەی لەسەر ئەو سنوورە دابنرێت بۆ دڵنیابوون لەوەی نە تورکیا و نەیەپەگا هێرش نەکەنە سەر یەکتر. بەشێکی گەورەی کێشەی ئەم پلانە لە کۆمەلگەی نێونەتەوەییدا ئەوەیە هیچ لایەک نایەوێت وابەستە بێت بە ناردنی هێز بۆ ئەو ناوچەیە و تەنانەت بۆ قەیرانی 8 ساڵەی سووریاش. هەر بۆیە دەبینین تورکیا دێت و ناوچەکان داگیر دەکات یان رووسیا دەبینین ڕاوێژکارەکانی خۆی دەنێرێت و لەشکری خۆی پێک دەهێنێت. ئێران دەبینین بە میلیشیای جۆرا و جۆرەوە لە سووریایە. بەڕاستی شکستی کۆمەلگەی نێونەتەوەیی لە قەیرانی سووریادا لە هەردوو ڕووی لەشکری و سیاسیشەوە هۆکارە بۆ ئاڵۆزبوونی زیاتری ڕەوشی ئەو وڵاتە. هەر ئەمەش وەهای کردووە بڵێم تورکیا سەرکەوتوو دەبێت لەو هەوڵانەیدا چونکە هێزی تر ئامادەنین ئەم بۆشاییە پڕ بکەنەوە. من دەگەڕێمەوە بۆلات بە بڕێک باز لە کاردانەوەکانی ناو ئەمریکا و سیاسیەکانی ئەمریکاش بکەین. لە ناو ئەمریکاشدا ڕەتکردنەوەی ڕێکەوتنەکە هەیە و بە هەنگاوێکی گونجاو دانانرێت لەو ڕوانگەیەوەی ئەگەر هەر تەنها هێزەکانی تورکیا لەو هەرێمە پارێزراوەدا جێگیر بکرێن. نازانم کۆتایەکەی چۆن دەبێت بەڵام ئەمە دەستپێکە با بزانین بە چه ئاڕاستەیەکدا دەڕوات. هەمیشە شتێکی ئاوەها میستووە هەرێمێکی پارێزراو کەیەپەگە پارێزراو بێت نەکەوێتە بەر هێرشی تورکیا. ئێستا کورد پێویستی بە پارێزگاری لێکردنە لە ناوچە سنوورەکانی خۆیدا. چۆن پارێزگاری لێ دەکەین؟ داگیرکردنی لەشکریانەی 30 مایل لەلایەن تورکیاوە چارەسەر نییە. بەلای ئەم گەورە سیناتۆرە کۆماریەوە ئەو ئەنجامانەی کە پێویستە لە ئاکامی ئەم ڕێکەوتنی ئاگربەستەوە بێنە ئاراوە لە ژمارەیەک خاڵدا کۆ دەکاتەوە. ئایا ئەنجامێکی باش بە چ مانایەک دێ؟ ئەوەیە کە تورکیا هەست بە پارێزراوی بکات لەو مەترسیانی لە ناو سووریادا هەیەی ئەوەیە کە کوردەکان بڕوایان هەبێت بۆی تورکیا لە ناویان نابات ئەوەیە کە ئێمە کار لەگەڵ کوردەکاندا بکەین تا داعش دوور بخرێتەوە و گرتوخانەکان نەشکەندرێن. هەروەها ڕێکەوتنێک بکەین کە کێڵگەنەوتیەکان سوودیان بۆ هێزەکانی سووریای دیموکرات و بۆ ئێمەش هەبێت. هەرچەندە بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی ئەو ڕێکەوتنی ئاگربەستە سەرکەوتنێکی گەورەیە و دەشێت ڕەوشێکی جیاوازتر بە دوای خۆیدا بێنێتە ئاراوە. بەڵام ئەو جەختکردنەوانە نەبوونەتە مایەی ڕەوانەوەی نیگەرانیەکان لە ناو بواری سیاسی ئەمریکادا.
ئەو ڕاگەیاندنە وەک سەرکەوتن وێناکراوە بەڵام زۆر دوورە لە سەرکەوتن پرسیار و گومانی ڕەشد ماون سەبارەت بەو بڕیارە بێسەروبەرەی بۆ کشانەوە درا لە سووریا و بۆچیش ئەو بڕیارە درا سەبارەت بە وردەکاریەکانی ئاگربەستیش دەبێت بەڕێوەبەرایەتی ئەو ڕاوەیە بدات ئایا ڕۆڵی ئایندەی ئەمریکا لە ناوچەکە چی و چۆن دەبێت چی بەسەر کووردا دێت و هەروەها بۆچی تورکیا ڕوبەڕووی هیچ بەرەنجامێک ناکرێتەوە بڕیارەکانی ئەم دواییەی سەرۆک ترامپ وەک لێرە لە واشنگتن باز دەکرێت زیانێکی زۆر لە پێگەی ئەمریکا دەدا لە جیهاندا و گومانێکی زۆریش دەخاتە سەر سیاسەتەکانی ئەمریکا بەرامبەر وڵاتانی تریش. بەرژەوەندەکانی ئێران و رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەهۆی ئەو بڕیارەمانەوە چوونە پێش لە کاتێکدا ئێمە سیاسەتی بەرزترین ئاستی فشار بەکاردەهێنین لەسەر ئێران کەچی باڵادەستی دەدێنێ لە سووریادا لە ڕاستیدا خۆمان ئەو فشارانەمان لەسەر ئێران سوک کرد ئامانجی رووسیا بۆ ڕۆڵێکی زیاتری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە شێوەیەکی بەرچاو گەورە کرا لە ئاکانی بێهیوایی کورد لەگەڵ ئەسەددا نزیک دەبێتەوە ئەمریکا ڕۆڵی لاواز بوو و لە بەرامبەردا رووسیا و ئێران و ئەسەد بەهێز بوون هەرچۆنێک بێت شیکەرەوە لە ئێستادا چاویان لە هەوڵەکانی کۆنگرێسە بۆ سەپاندنی سزاکان بەسەر تورکیادا و وەک ئاماژەی پێدەکەن ئەگەر ئەو سزایانە بسە پێندرێن ئەوە بەبێ هیچ گومانێک ئاڕاستەی ڕەهەندە سیاسیەکانی ئەم ڕەوشە دەگۆڕدرێن. کۆشکی سپی چاوی لە ئاگربەستە ئەمەیانی ڕێگەدان بە سەرۆک ئەردۆگان تا دەستکەوتە لەشکریەکانی ئەو ماوەی ڕابردووی بپارێزێت کە لە سووریادا بەدەستی هێناون جا ئەمە پێم دەڵێتەوە کە کۆشکی سپی نایەوێت پشێویەکان زیاتر بکات لەگەڵ تورکیادا ئیتر ئێستا شتەکان کەوتونەتە سەر ئەوەی ئایا کۆنگرێس چی دەکات. دکتۆر مەروێ بەڕای تۆ چ شتێکی تر هەبوو ئەمریکا بتوانێت بیکا بێژگە لەو ڕێکەوتنێکە لەگەڵ تورکیا مۆری کرد. ڕاستی زەحمەتە ئێستا سرنجی لەسەر بدەیت چونکە دەستی پێ کردووە. ترامپ دەڵێت ئێمە دەچێشینەوە و تورکیا دەتوانێت بچێتە ناوەوە. پاش ئەمە ئێمە سەری وێنەیەکی تەواو جیاواز دەکەین. ئەوەی ڕوویدا زیاتر پەیوەندی هەیە بە سیاسەتی ئەمریکاوە و نەتوانینی ئەوەی ڕوانینەکی ڕوونی سیاسەتەکەی هەبێت لە پەیوەندی بە سووریاوە. ئەمە هەرتەنها ڕوانینە سیاسیەکە نا بەڵکو سیاسەتێکی گشتگیریش بەرامبەر بە سووریا لەو ڕوانگەیەوەی نەتوانراوە سیاسەتێکی ڕوون دابڕێژێت بۆ سووریا. ئەوەی کە هەبووە تەنها کاردانەوە بووە کاردانەوە بەرامبەر داعش کاردانەوە بەرامبەر ڕێگەدانی تورکیا بۆ پەرسەندنی ڕێکخراوی وەک داعش لەو دی سنوورەکانیەوە کاردانەوە بەرامبەر گەمارودانی کۆبانێ هەروەهاش کاردانەوە بەرامبەر کاردانەوەکانی تورکیا پێم وایە بەشێکی کێشەکە لەوەدایە کە هاوڕایی نییە لە ناو بەڕێوەبەراتیەکەی ترامپدا لەسەر چۆنیەتی سەر و سەوداکردن لەگەڵ سووریادا کۆنگرێسیش لێرەدا سەری لێ تێکچووە و دەڵێت دەزانێت کە سەرۆک بڕیاری کشانەوەی داوە لە سووریا بەڵام هیوای وابووە وەزیری بەرگریان وەزیری دەرەوە ئەو بڕیارە ڕابگرن و پێی بڵێن هێشتا زۆر زووە ئەمریکا پشێشیتەوە و بەتایبەتیش بەهۆی ئەو نیگەرانیانەی هەیان بوو سەبارەت بەوەی چی ڕوودەدات واتاوەی ئێستا ڕوودەدات جا بەڕاستی دانی سووریا بە تورکیا هەڵەیەکی گەورەیە تەنانەت ئەگەر ئەمریکاش دەکشایەوە ئەوە دەبوایە بە پلان و نەخشەیەکی استراتیژی بوایە بەڵام وها نەبوو ئەمەش هەڵە گەورەکەیە. پێم کۆنگرس دەتوانێت ببێتە فشارێکی ڕاستەقینە وا لە سەرۆک ترامپ کا لەو سیاسەتانەی سیاسەتە دەرەوەیەکانی بەرامبەر بە سووریا و هەروە بەرامبەر بە تورکیاش بڕێکەریژ نەبێ پاشە کشە بکە سیاسەتێکی نوێ بێنێتە ئاراوە سزاکان ئەگەر کۆنگرس پەسەندی بکە چەند کاریگەری دەبێت. Yes. So, and here's why. Well, we are seeing already everything that we've seen this week. بەڵێ بڕوام وایە دەزانی بۆ چونکە ئەوەی لەم ماوەیە ڕابردوودا بینیمان لە بەڕێوەبەراتیەوە دەکرێت وەک بەشێک لە فشارەکانی کۆنگرس خوێندنەوەی بۆ بکەین بەتایبەتیش ئەو فشارانەی سناتۆر لێنسی گراهام دەیکات. گراهام ناوبژیوانی سەرۆک ترامپ بوو لە دۆسیەی سووریا و تورکیادا و هەروەهاش ڕایەڵەی پەیوەندی بوو لە نێوان کۆنگرس و بەڕێوەبەراتیدا. هەر بۆ بیرخستنەوە هاوینی ڕابردوو کاتێک تورکیا موشکەکانی S-400 لە رووسیا کڕی کۆنگرێس زۆر تووڕە و ناڕزاش بوو دەشیگوت ئەو هەنگاوە دەبێتە مای سەپاندنی سزا بەسەر تورکیادا و دەشیویست ترامپ ئەو سزایانە پەسەند بکات ئەو کاتا سەرۆک سزاکانی ڕاگرت و کۆنگرێسیشی دواخستلەوە ئەوە بوو لێنسی گراهەمی نرد و دەیگوت بتوبێژەکان لەسەر سووریاش باش دەڕۆن بەڕێوە و نایەوێت بیان خاتە مەترسیەوە. بەو هەنگاوەوە سەرۆک کۆنگرێسی خستەبارێکی نەخوازراوەوە و وهای کرد کۆنگرێس بەپێی سیاسەتەکانی ترامپ بڕوات بڕێوە. هەر بۆیە ئێستا سەرۆک ترامپ هەست بە گەورەی فشارەکە دەکات.
لێرە شتێکی زۆر گرنگ باس بکەین بۆ خۆ دەزانی لە کاتی هەوڵەکانی تورکیا بۆ کڕینی ئەم موشەکانەی جۆری S400 لە ڕووسەکان ئەمریکا نیگەرانیەکی ئێجگار قوڵی هەبوو تەنانەت یعنی کارگەیشتە ئەوەی کە بگوترێ پێداچوونەوە بە هەموو شتێکی خۆی دەکا بەرامبەر بە تورکیا بۆ ئەوەی ڕێگە لەو سەودا لەشکریەی ئەنکەرە و مۆسکۆ بگرێت. ئێستا کە ئەم ڕێککەوتنەی کردووە بۆ پێشتر ئەمریکا بیری لە ڕێککەوتنیشی وان نەکردەوە لەگەڵ تورکەکانە کە ببێتە مای ئەوەی ڕێگەی لێ بگرێ S400ەکان لە ڕووسیا بکڕێ. Yes, the US had no proactive policy again when it came to Turkey. ئەمەش دەگەڕێتەوە بۆەوەی ئەمریکا سیاسەتێکی جێگیری نییە بەرامبەر بە تورکیا. ئەردۆغان لە ساڵی 2016ەوە زۆر بە ئاشکرایی دەیکوت ئەو S400دانە دەکرێت. جا ئەوەی کۆشکی سپی جۆی پێنەدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی سەرۆک ترامپ وەک سیاسەتی دەروەیی ئەوەی وەک کێشەیەک نەبینی بوو لە کاتێکدا پێنتاگۆن هەر لە سەرەتاوە وەک کێشەیەشی گەورە لی دەڕوانی چونکە مەترسیەکەی هەر لە S400دەکاندا نەدەبینی بەرامبەر ناتۆ بەڵکو لە کڕینی موشەکەکانی چینیشدا کە ئەردۆغان هەوڵی بۆ دەدا. ئەمریکا ئەو کاتەش دەیویست موشەکی پاتریۆت بدا بە تورکیا تا ئەنکەرا بگەڕێنیتەوە بۆ بەکارهێنانی کەرەستە لەشکریەکانی ناتۆ. جا ئەوە ئاشکرا بوو ئەردۆغان هەردەیان کرێت چونکە ئەمریکا شکستی هێنا لەوەی پاداشت و سزا نیشانی ئەردۆغان بدات. جا ئەردۆغان بەکڕینی ئەو موشەکانە پەنجەی ناوەڕاستی دا بە ترامپ. کارکردن بەردەوامە لە کۆنگرس بۆ ئەو سزایانە و پێویستە سەرۆک ترامپ هۆکاری ڕەوا بدات بە کۆنگرس کە بۆچی ئەو سزایانە ناسەپێنێت ئەگەر بێت و بڕیاریدا جێبەجێیان نەکات. وەک باسمان کرد فشارەکان هەروادێ و زیاد دەکەن لەسەری و پێویستیشە ئاماژەیەک بە هەوڵەکان بدەن بۆ لادانی سەرۆک ترامپ لە ئۆفیس و چۆن ئەو هەوڵە کاریگەری دەبێت بەسەر ئەو پرۆسەیەوە. ئەوە دواتر دێنەوە سەر مەسەلەی لە کارلادانەکەی بەڵام ێستا بابزانین ڕۆژەکە بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چی بەسەر دێ. مۆسکۆ بەشێک نەبووە لە ڕێکەوتنی ئاگربەست لە نێوان ئەمریکا و تورکیادا بەڵام ئارامی و سەقامگیری سووریا لە ڕێی گەڕانەوەی دەسەڵاتی حکوومەتی سووریاوە دەبینێت و ڕێکەوتنی نێوان دیمەشق و کوردیش بە هەنگاوێکی ئەرێنی بۆ ئایندەی سووریا دەبینێت. ئێمە بڕوامان وایە ئاسایش و سەقامگیری سووریا و ناوچەکەش تەنها لە یەک باردا شیانی هەیە کە سەروەری خاکی سووریا دەگەڕێتەوە بۆ حکوومەتی ڕەوای سووریا. ئەمە تەواوی ناوچەکانی سووریا دەگرێتەوە بە ناوچە سنووریەکانیشەوە لەگەڵ تورکیادا. لە پەیوەندی بەمەوە ئێمە خۆشحاڵین بە ڕێکەوتنی نێوان دیمەشق و کوردەکان. هێزەکانی سووریای دیموکرات داوا دەکات رووسیا ببێتە بەشێکی ئەو ڕێکەوتنە وەک دەڵێ کاتێک ئەمریکا دەکشێتەوە ئەوە پێویستە رووسیا جێی بگرێتەوە تا ڕێگە لە هێرشەکانی تورکیا بگرێت. تۆلێڤیشیە و گەرەک مستەشاری رووسی ناوێشی دابن ئەو نوێ پلانە دەمن ئانا ئێکۆ دکارێ هێرشی دەوڵەتە ترک ڕاوەستینە دەهێزن ئەمریکایە و رووسیانە. ئەمریکا ڕێوشەخە بێلیە خۆش بە هەرێمە کشاند هەرێمە 30 کیلومتر ji ber ku Rusya helîfê dewleta Sûriye rejima Sûriye ona gerek hevdira bin ew jî vir bisekinin. تورکیاش ئەو خواستەی خۆی نەشاردوێتەوە بۆ دانوستاندنکردن لەگەڵ رووسیاییەکان و لایەنی تریشدا وەک هەوڵێکی تری ئەنکەرە بۆ ڕێگەگرتن لەسەر هەڵدانەوەی داعش لە سووریا و ناوچەکانی تری هەرێمەکەشدا. ئێستا ئەم ڕێکەوتنەمان هەیە لەگەڵ ئەمریکایەکاندا کە بۆ کاتی ئێستا باشە پێویستە ناوچەکانی تریش ببنە بەشێک لە هەرێمی پارێزراو بۆ پەنابەرانی سووریایی. ئەلبەت ئەمەش لەگەڵ رووسیەکاندا باز دەکەین لە هەمان کاتیشدا لە پەیوەندیداین لەگەڵ ئەمریکا و ئەوروپیەکانیشدا نەک هەر تەنها بۆ پرۆژەکانی نیشتەجێکردنی پەنابەرەکان بەڵکو بۆ شەڕی دژی داعشیش چونکە نامانەوێت داعش لە هەر شێوە و فورمێکدا بێت بگەڕێتەوە. هەر چۆنێک بێت پێناچێ ئەوروپاییەکان لەگەڵ ئەو هێرشانەی تورکیا لا تەبابن بەڵکو وەک سەرچاوەیەکیش بۆ کارەسات و مەینەتی زیاتر لە سووریادا دەیبینن و هەروەهاش بە مەترسی دادەنێن بۆ جیۆپۆلیتیکی ناوچەکە. کردە لەشکریەکانی تورکیا لە سووریادا تەنها مەینەتی نوێی مرۆیی بە دوای خۆیدا دەهێنێت لە وڵاتێکدا کە لە جە و ستەمێکی زۆردایە قوربانیەکی زۆر بە دوای خۆیدا دەهێنێت و دەیان هەزار کەس بە هەزاران منداڵەوە ناچار دەبن زێری خۆیان جێبهێڵن. ئەمە کارەساتێکی مرۆیە لەگەڵ بەرەنجامێکی خراپی جیۆپۆلیتیکیدا. کاتێک قسە لەسەر بەرەنجامی خراپی جیۆپۆلیتیکی دەکەین پێویستەدان بەوەدا بنین کە ڕۆڵی رووسیا و ئێران لە ناوچەکەدا بەهێز بووە پاشکشانەوەی سەربازەکانی ئەمریکا.
دکتۆر مەروێ بۆ خۆت دەزانی ناڕزاییەکی ئێجگار گەورە هەبوو لە کۆمەڵگەی نێونەتەوەییدا هەرچەندە هەندێک وڵات هەبوون پشتیوانیان لەم هێرشەی ئەردۆغان دەکرد بەڵام ناڕزاییەکە زۆر گەورەتر بوو کەچی ئەردۆغان هێرشەکەی خۆی هەر کرد. سەبارەت بە کۆمەڵگای نێونەتەوەیی زۆر قورسە بۆ تورکیا تا کۆمەڵگای نێونەتەوەی دڵنیا بکاتەوە لەسەر ئەو کارنامەیە بۆ سووریا هەیەی چونکە دەبینرێت تورکیا چ زۆرە بەشداریەکی هەبوو لە شانۆی سووریادا و ئەوەش ئاشکرایە ئەو لایەنانەی لە ناو سووریادان چ پێگەیەکیان هەیە و لە کوێژدان. ئەوە ڕاستیەکە لە بەردەمماندا ئەو جیهادیانەی لە ناو سووریادان دەستکەوتەکانیان تەنها لەو شوێنانەدا بۆ کە هاو سنووری تورکیان و کۆنتترۆڵیشیان کردووە هاتوچوویەکی زۆریشان هەبووە لەسەر سنووری تورکیا زۆر شیکەرەوەش بەخۆشمەوە بینیویانە چۆن تورکیا چاوی خۆی دادەخات کاتێک دێتە سەر جم و جۆڵەکانی جیهادیەکان. ئەلبەت ئەمەش بووە هۆکارێک بۆ سەرهەڵدانی ئەو ڕێکخراوە جیهادیانە. ئەمانەش نەک هەر شەڕی کوردیان دەکرد بەڵکو بوونە مایە پەرەسەندنی داعشیش. جیهان ئەوەشی بینی تورکیان نایەوێت شەڕی داعش بکات تەنانەت کاتێکی زۆریشی ویست تا تورکیا بووە بەشێک لە هاوپەیمانەتی نێونەتەوەیی. جیهان دەزانێت تەنها کورد شەڕی داعشی کردووە ئیتر بۆ ئەردۆغان قورسە تا ئەو متمانەیە کۆمەلگای نێونەتەوەیی بەدەست بێنێت و بڵێت بێ لە داعش مەترسیتر هەن لە سووریاوە دێن لە کاتێکدا داعش ژمارەیەک هێرشی لە ئەوروپا و زیاتر لە 10 هێرشیشی لە ناو تورکیادا کردووە. ئەوەی کە ئێستا ڕووەدا لەسەر زەوی و بەتایبەتیش لە سووریادا بەڕای تۆ چەندێک کاریگەری دەبێ بەسەر گۆڕینی نەخشەی ئەو وڵاتانەوە لە ئایندەدا نزیک بێ یا دوور بێ ئەمایان کێشە نییە و چەندێکیش کاریگەری دەبێ بەسەر دروستکردنی ئیمپراتۆریەتە نوێیەکانەوە ئەوەی لە تورکیا پێ دەڵێن ئیمپراتۆریەتی عوسمانی لای ئێرانیش بە ئیمپراتۆریەتی فارسەکان ناودێر دەکرێت. Well, Erdogan is certainly a leader with an imperialist vision. بەبێ هیچ گومان ئەردۆگان ئەو جۆرە ڕێبەرەیە بڕوانینەکی ئیمپراتۆریانەوە ڕەوایە ئەگەر بڵێم سیاسەتی دەرەوەی تورکیای بە ئاراستەیەکی بردووە کە زۆر جیاوازە لەو بارە باوەی کۆماری تورکیا هەیبووە. سیاست و کاناڵی خۆی داناوە بۆ دەزڕاگەیشتن بە هەرێمی باڵکان و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یعنی ناوچەکانی ئیمپراتۆریەتی پێشووی عوسمانلیەکان واتە ئەو ناوچانەی لە کاتی دامەزراندنی تورکیاوە تورکیا کاریگەریەکی ئەوە تۆی تێدا نەبووە. ئەردۆگان بڕیاری ئەو گۆڕانەی داوە و بە شێوەیەکی بەرچاوی ژەبەرهێنانی لە ناو ئەو لایەنە سیاسیانەدا کردووە و بە تایبەتیش لایەنە ئیسلامیەکانی هاوڕای ئایدۆلۆژیەتی ئەردۆغانن لە باڵکان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوەڕاستی ئاسیاشدا بۆ پەرەپێدانی کاریگەریەکانی ئیمپراتۆریەتی عوسمانلی. بەڵام تا ئێستا ئەوەی گرفتی بۆ سنوورەکان دروست کرد بێت داعش بووە. خۆشحاڵم بە لە ناوبردننی داعش و هیواداریشم ئەو گرفتانە لەسەر سنوور جارێکی تر نەبینینەوە. بەڕای تۆ دکتۆر مەروێ سەرۆک ترامپ سەرۆک ئەردۆغان چەندێک لەو ڕاستی تێگەیشتون ئەگەر بێت و کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چارەسەر نەکرێ ئەو ناوچەیە سەرخامگیر نابێ ئەو ناوچەیە بە نائارامی دەمێنێتەوە. I don't think either of them quite understand it. President Trump certainly don't understand what an important. پێم وانە هیچیان تێگەشتنێکی تەواویان هەبێت بۆ ئەم دۆسیەیە. بەدڵنیاییەوە سەرۆک ترامپ تێ نەگەیشتووە لەوەی کورد چەندە ڕۆڵەکی گرنگی بینیوە لەم بابەتەی ئێستا قسەی لەسەر دەکەین. سەبارەت بە تورکیاش دەبێت تورکیا نەکەر کێشەی کورد چارەسەر بکات بەڵکو قەیرانە مرۆڤیەکانی خۆشی دەبێت چارەسەر بکات. دەبێت ئەو کێشانە چارەسەر بکرێت کە پەیوەندیان بە دموکراسی و مافەکانی مرۆڤە هەیە. ئێستا گرنگترین شت بەلامەوە سیرکردنی ئەو کاردانەوەیە کە لە ناو تورکیادا هەن بەرامبەر بەم کردە لەشکریانە. بۆ کەسێکی وەک ترامپ لە واشنگتن وها دەبیندرێت تەواوی کۆمەلگەی تورکیا هاوڕای ئەردۆغانە لەو شەڕەدا. ئەمە ڕاز نییە تا ئێستا زیاتر لە 200 کەس دەستگیر کراون چونکە بابەتی دژە شەڕیان لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا نووسیوە. هەدەپا دووهەم گەورەترین لایەنی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی تورکیا زۆر بە توندی و ڕاشکاوانە دژی ئەو شەڕەیە بەڵام دەستگیر دەکرێن. ڕۆژی دووشەمە شارەوانێکی تری کورد دەستگیر کرا. ئەمە چیمان نیشان دەدات؟ سەرکوتکاریەکانی ئەردوغانمان نیشان دەدات. شێوازێکی درڕندانەی سەروسەوداکردمان نیشان دەدات لەگەڵ پرسی دموکراسی و پرسی کووردا. لەبەرەوە ئەم وڵاتانەی کوردیان تێدایە عێراق، ئێران، سووریا و تورکیا هەرگیز نابنە خاوەنی سیاست و فەرمانڕەوایەتیەکی دموکراسیانە ئەگەر کێشەی کورد لە وڵاتەکانیاندا چارەسەر نەکەن بە شێوەیەکی سەرەکیش تورکیا. من دەگەڕێمەوە وڵات با بڕێک باز لە دۆسەی داعشە گیراوەکانیش بکەین.
یەکێک لە نیگەرانیە هەرە سەرەکیەکان لەم ڕەوشەی سووریادا چارەنووسی داعشە گیراوەکانی لای هێزەکانی سووریای دیموکراتە کە یەکینەکانی پاراستنی گەل واتە یەپەگە بەشی سەرەکیەتی لە کاتی شەڕەکانی دژی داعشدا هەسەدە بە هەزاران داعشی دەستگیر کردووە. ئێستاش ئەم دۆسەیە لەسەر ئاستی نێونەتەوەیی قسەی لەسەر دەکرێ بەهۆی مەترسیەکانیەوە. وتوێژم هەبووە لەگەڵ وەزیری بەرگری فەڕەنسا هەر لە هەفتەی ڕابردووشدا وتوێژم لەگەڵ سکرتێری گشتی ناتۆدا هەبووە هاوڕێن لەسەر گرنگی بەردەوامیدان بە شکستێنانی جموجۆڵەکانی داعش هاوڕاشین لەسەرەوەی لە بڕۆکسل کۆبینەوە ئەمەش گرنگە و بەرنامەشمان هەیە بۆ درێژە پێدانی هێشتاش پەیوەندیمان هەن لەگەڵ هەسەدەدا و باشترین لایەنێکیش بۆ پاراستنی گرتوخانەکانی داعشەکانی تێدان لەو ناوچانەی ژێر دەستی خۆیان. نەتەوەیە گرتوەکان لە دوورەوە چاودێری ئەو ڕەوشە دەکات و بەلایەوە گرنگە لە ڕێی پرۆسەی دادگاییکردنێکی ڕەواوە چارەنووسی ئەو داعشە گیراوانە یەکلا بکرێتەوە. لەسەر دۆسی چەکدارە بیانەکان ئاگاداری وتوێژی وڵاتانی ئەندامین سەبارەت بە چۆنیەتی دادگاییکردنی گیراوەکانی داعش واتە ئەوانەی پێویستە دادگایی بکرێن وتوێژەکان لەسەر بژارە جیاوازەکانن ئەوەی بۆ ئێمە گرنگە دادگایەکان بکرێن و مافی مرۆڤیش پارێزراو بن ئێمە ڕۆڵێکی فەرمیانی چاودێریمان نابێت لەم ئاگربەستەدا بەڵام هاوکارەکانمان لەوێ راپۆرتمان دەدەنێ سەبارەت بەوەی چی دەبینن و چی دەبیستن لەسەر چاوە باوەڕ پێکراوەکانەوە. ئەم داعشە گیراوانە سەرچاوی نیگەرانیەکی زۆریشن بۆ رووسیا کە ئێستا و لە پاش کشانەوەکەی ئەمریکا بە بەهێزترین کارکتەری بیانی دادەنرێ لە ناو سووریادا. نیگەرانیمان هەن سەبارەت بە چەکدارە گیراوەکانی داعش ئەوانەی لە گرتوخانەکانی سەر ڕووباری فۆرات دانراون و هەروەهاش کە سوکارەکانیان لە ئۆردوگای ئەلهۆل دانراون و نزیکەی 7,000 کەس دەبن ئەوانە هەرچەندها مەترسینین بۆ سەر سووریا و وڵاتانی ناوچەکە بەڵکو بۆ ئەو وڵاتانەش کە لەو دوو سنووری ئەو ناوچەیەوەن هەر بۆیە لەوەها هەلومەرجێکدا داوا لە هەموو لایەنەکان دەکەین شودرێژی خۆیان بپارێزن تا هەندەی تر ڕەوشەکە ئاڵۆزتر نەبێت. کورد لە سووریا سوورە لەسەر ئەوەی گیراوەکانی داعش لە لای خۆی بێڵێتەوە و بڕیاریش هەر لای کورد بێت. پێشەروجا یانجی مستقبل عاقبەتە ئەوە گرتن داعش عیلەوەن ئەمە بێلێ بکەن ئەو دەسمەدەیە وانە مەگرتنە لە جەمەنە بریار وێ ئەمە بدن تو کەسێ نەدە ئەوی کۆنامەرە کار دەکەن هەگەر بمینن جەمە بن ئەمە ڤرە کار بکەن ئەمە هەڤرە بدن دەوڵەتێک مە هەڤدرە بە خەبەتە کرێمە هەڤدرە گرتن ئەمە بدن حتا نها هەواتنێکی سیاسی نینە. هێزەکانی سووریای دیموکرات جەخت دەکاتەوە لەوەی هێرشەکانی تورکیا تەگەرەیەکی گەورن لە بەردەم بەرەنگاربوونەوەی داعشدا کە ئەو ڕەوشە وەهای کردووە جموجۆڵەکانی تێرۆریستان لە سووریادا زیاتر بن. ئەمریکا دخوازێ هەواتنە لە دژی داعش وسە وەرە داوامکردن وێ چەرچەبێت خەباتێک وەرە داوامکردن ئێمەجی بۆمانها پاراستنە گەلێمە و پاراستنە ڕۆژەوە ئەو دەرەجەی یەکێدە ئەم دکارن وسە بێژن ئانها يعني خواتی لدیجی داعش مجمداندی. آنها بتکاری پراتیک دویدر قدر رانابن. تن پاراست لدیجی داعش هم پاراستن خود کن. ویژی دزانن. بوای ریش دولت را ترک داعشی هاربو گلک جان تقادن چه کردن. ریش حبسا کردن خواستن گرتی خوا خلاص کن. و داخلی دان کش بوک ویش تکوشین خورتر بکن. يعني یک آرمانجی دولت ترک خورتن داعشه. دکتۆر مەروێ تۆ هیچ ڕژدێگە بینی لە کۆمەڵگەی نێونەتەوەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی گیراوەکانی داعش؟ نا کۆمەڵگای نێونەتەوەی هیچ پلانەشی نییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە تورکیاش بە نیاز نیە ئەم کێشەیە چارەسەر بکات و ئەگەر نیازیشی هەبێت ئەوە هیچ بەرنامەیەکی نییە بۆ چارەسەرکردن ئەمە دەبێتە کێشەیەکی ترسناک. هیوادارم ڕەوشێکی ئاسایشی گونجاو هەبێت بەسەر ئەو جیراوانەوە چونکە دەربازبوونی هەر یەکەکیان بەمانای بژانەوەی داعشە و ئەمەش ترسناکترین شتا ڕوبەڕووی کۆمەڵگەی نێونەتەوەیی ببێتەوە. یەک پرسیاریتە زۆر بە خێرایی وەڵامم بدەیتەوە بە خۆ دەزانی وەکو جۆمان لێبوو ژەنەراڵ مەزلوم ئەماژە بەوە دەکا کە شەڕی دژی داعش لە ئێستادا تەگەرەی زۆر گەوری لە بەردەمایە بەهۆی ئەو هێرشانەی تورکیاوە ئەگەر داعش جارێکی کە سەر هەڵبداتەوە لە سووریادا پێ دوایە ئەمریکا بچێتەوە ناو سووریا؟ ئەوە زەحمەتە ئەمریکا زانیاری هەبوو لەسەر بەهێزبوونەوەی داعش کورد چەند ساڵێکە ئەمریکای ئاگادار کردوتەوە لە مەترسیەکانی هێرشی تورکیا
ڕوون نییە ئایا ئەمریکا لەم ئەگەرەدا چی دەکات یان نایکات بەڵام با هیوا بخوازین ئەو هانەبێت. دکتۆر مەروێ زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی چاوی واشنگتن سپاس و پێزانینم. Thank you very much. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵین.